خۆشەویستانی کورسات نیو سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم ئەمشەو بەرنامەی ڕەهەنتان پێشکەشەکەین. ئێمەی گەلی کورد کۆمەڵێک برین و زامی قوڵ لەسەر جەستەی نیشتیمان و لەسەر دڵی هەر کوردێکە. ئەنفال کە یەکێکە لە برینە هەرە پڕ سوێکانی گەلی کورد، ئازاردانی خەڵک، ئازاردانی کوردستانیان، ئازاردانی هەموو کوردێک تەنها لەبەر کوردبوون لە ماوەی ڕابردوودا لەلایەن سەرانی ڕژێمی بەعسەوە هێندە برینێکی قوڵە بە جەستەی کووردە کە باوەڕ ناکرێت هیچ کوردێک لە بیری کات. بەڵام لەو برینە قوڵتر و لەو برینە پڕ سوێتر ئەوەیە کە تاوان بارانی ئەنفال، ئەنجامدەر و بکەر و قیادەکانی ئەنفال وەک خۆیان دەڵێن لە پایتەختی هەرێمی کوردستان لە ژیانێکی خۆشدا بگوزارێنن. ئەمە کاردانەوەی وتەی بەرپرسێکی باڵای حزبێکی دیاری هەرێمی کوردستانە. کاتێک لە پەخشی ڕاستەوخۆ وەکو شانازی باس لەوە دەکات کە قیادە و بکەرانی ئەنفال، قیادە و بکەرانی ئەو ڕۆژانەی کە کوردیان لە زیندانە تۆقێنەرەکانی مووسڵ و هەیئەی خاسەی کەرکووک لە نیوەشەوە ئازارەدا لە هەولێر نیشتەجێن. بەڵام ڕەنگە هەزاران هەولێری مافی ژیانیان لەسەر خاچی شارەکەیان نەبێت. ئەمە دوو بۆچوونی دروست کرد. بۆچوونێک لەلایەن دەنگدەر و لایەنگرانی پارتی دموکراتی کوردستان کە پێیان وایە ئەمە کارێکی ئاساییە و ئەمە بە مانای لێبوردەیی حزبەکەیان دێت و بە مانای گەورەی حزبەکەیان دێت کە لە قیادە و بکەرانی ئەنفال خۆش بوون. لەلایەکی ترەوە بەتایبەت لەلایەن خەڵکی کوردستان بەگشتی باس لەوە دەکرێت ئەمە تاوانی ئەنفالی، کارەساتی ئەنفالی زیندوو کردەوە. شەو ڕەهەند لەسەر ئەمانە قسە دەکات بە میوانداری هەریەک لە بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەڕێز حەسەن بارام، ئەندامی مەکتەبی شەهیدان و تێکۆشەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە هاوکات خۆی باوکی و چل لە ئەندامی خێزانەکەی ئەنفالە. کە حەسەن سوپاس خێر بێ. هەروەها لە کەرکووکەوە ئیبراهیم حاجی سلێمان ڕۆژنامەنووس، هەروەها بورهان حاجی سلێمان بۆ بورەکاک بورهان، هەروەها لە گەرمیانەوە لە گەرمیانی ئەنفالستانەوە تەحسین حەمید بەرپرسی ڕێکخراوی ئاسۆی تایبەت بە زیندانیانی ئەنفال لە گەرمیان. گفتوگۆ دەکەین لەسەر ئەو پرسەکە. حەسەن دووبارە سڵاو لێبێ. من ئەمەوێت لەوە دەست پێ بکەم ئەنفال کارەسات و تاوانێکی هێندە گەورەیە کە هیچ کوردێک ناتوانێت لە بیری کات. داڵدەدان و فەرشی سۆر داخستن بۆ قیادە و بکەرانی ئەنفال چیمان پێڵێ؟ زۆر سپاس کاکزانە جان بۆ دەرفەتە. لێرەوە جاریشی تر درود و سڵاو بۆ ڕوحی شەهیدانی ئەنفال، شەهیدانی هەڵەبجە، شەهیدانی بارزانی و تەواوی شەهیدانی کورد و کوردستان. دەڵێم ڕوحتان ئاسوودە بێ، بەڵام ئەوەی جێگای ننجیە و جێگای وەڕەسبوون و ناڕەحەتی ئێمەیە دوای دەیان ساڵ لە شەهیدبوونی ئێوە کە هەرێمێک دروست بووە. ئەم هەرێمە لە ئێستادا لە سایی خوێنی ئێوەدایە، بەڵام پێتان دەڵێم لێرەوە بە ئازارەوە پێتان دەڵێم ئێستاکە ئەو هەرێمەی کە بە خوێنی ئێوە بەرهەماتووە بکوژانی ئێوە، ئەو تاوانبارانەی کە ڕۆژگارێک ئێوەیان زندە بە چاڵ دەکرد و ئێوەیان دەخستە بەرپەتی سێدارە، ئێستا بەداخەوە لە پایتەختی هەرێمی کوردستانە خۆیان و خانەوادەکانیان بە ئاسوودەیی دەژێن و ئێوەش تا ئێستاکە هێزک و پروسکەکانی ئێوەمان نەدۆزیوەتەوە کە هەزاران نمونەی وەکو من هەیە کە بە حەزرەتەوەیە کە ڕۆژێک لە ڕۆژان باوکی خۆی یان برایەکی خۆی یان دایکی خۆی یان کەسوکارێکی خۆی ببینایە و پێشاد بایەتەوە. بەداخەوە کە ئێمە ئەمڕۆ لە چرکە ساتێکداین کە کوردستان و ناوچەکە لە بەردەم کۆمەڵی هەڕەشە و مەترسیایە کە سەرکردەی یەکێک لە حیزبەکان یان قیادەی یەکێک لە حیزبە گەورەکانی ئەم هەرێمە زۆر ڕاشکاوانە لە پەخشێکی ڕاستەوخۆدا شانازی بەوە بکات کە تاوانبارانی ئەنفال بکوژانی گەلەکەمان، بکوژانی دەیان هەزار و سەدان هەزار ئینسانی کورد ئێستا لە پایتەختە ژیانی شاهانە ببەنە سەر و پێمان وابێت ئامێزگرتنەوە بۆ
بکوژانی میلەتەکەمان و کەسوکارەکەمان ئەوە بەخشندەیە، ئەوە گەورەیە، بەڵکو من دەڵێم بەڕاستی ئەوە نەفامیە و ئەوە نەحاڵیبوونە و ئەوە بێدەربەستیە. یعنی قسەکانی ئەو ئەندام مەکتەب سیاسیە و لەگەڵ قسەکانی بەڕێز حەسەن عەلەویە باشترین ئەرکۆمنتن بۆ خەڵکی کوردستان و بۆ خاوەنی ئەو ئەنفال و شەهیدانە کە تەنانەت دەتوانین لە دادگای شەوانە بکەیتە دۆکۆمنتی باش بۆ ئەوەی بیسەلمێنین بەڵێ لە ئێستادا تاوانباران لە هەرێمی کوردستان و ڕێزیان لێ دەگیرێ و بەرپرسانی ئەم وڵاتە دەیان بینن و ڕەنگە خوانیشیان بۆ ئامادە بکەن. ئەمە بەڕاستی کولاندنەوەی برینەکانمانە. ئەمە وەڵامی خانەوادەی بەرزانەکان چۆن دەدرێتەوە ئێستاکە؟ چۆن وەڵامیان دەدەنەوە کە 8,000 ئینسانیان زندە بەچاڵ کران ئێستاکە لە ناو جەرگەی پایتەختەوە ئەم جۆرە لە خیتاب و ئەم جۆرە لە بیرکردنەوە و ئەم جۆرە لە شانازی جگە لە کڵۆڵی سیاسەکانی کورد جگە لە بێبەرنامەیی و بێسەلیقەی ئەمە کاریگەری لەسەر کەمبوونەوەی ئینتیمای نیشتیمانیشەوە لە کاری کۆمەڵێک بەرپرسی لەم زۆرە کۆمە حەزبێکی لەم زۆرە کە خۆی بە قیادی هەموو کوردستانە زانێ و سەرۆکی هەرێمە حکوومەت و کۆی جونگە ئەساسیەکانی لەبەردەستە بەڵام ئەنفالچەکان داڵ دەبدات. کاکزانە ئەزانین چی بەڕاستی ئێمە بەداخەوە دەڵێم خەریکەوامان لێ دێ دەست پەنجە نەرمەکەین لەگەڵ ئەم جۆرە خیتابە ئەم جۆرە عقلیەتە کە لە 30 ساڵی ڕابردووە حکوم دەکەن. ئێستاکە ئەوەی کە کەسوکارەکەی ئێمەی ئەنفال کردو ئەوەی کە پێشمەرگەکانی شەهید کردووە ئێستا لە هەموو مجلسەکانە ئەوان لە پێشەوەن زۆربەیان خاوەنی خانەنشین و موچەی زۆر باشن، زۆربیان لە مجلیس و کۆڕ کۆبوونەوەکانە لە پێشەوەن، کوڕی زۆربیان بەرپرسن دەسڵاتدارن. بەڕاستی ئەمە دەلالەت لەوە دەکا کە ئێمە بەداخەوە دەڵێم کە ئێمە دەسڵاتێکی نیمچە شکست خواردوین و ئەگەر بمانەوێ بەم جۆرە بیرکردنەوەانە و بەم جۆرە عقلیەتە پێمان وابێ ئێمە بەخشندەین، ئێمە لێبردەین لە دنیا لە تاریخی هیچ گەلێکانە بۆ بڕۆ ئەرمەنەکان بڕۆ گەلانی تر ببینە هۆڵۆکۆست بڕۆ جوولەکان نەبووە تۆ بکوژی کەسوکارەکەت بکوژی میلەتەکەت وێرانکەری میلەتەکەت بێنی لە پایتەختەکەتە وەکو پاشا من پرسیارێکی شخصی لە بەڕێز بکەم تۆ کە چل کەس لە خانەوادەکەت ئەنفالە ڕەنگە بە حەزەرەوە بچیتە هەولێر بەڵام ئەوانەی کە باوکت و کەسوکارەکەتیان ئەنفال کرد لە هەولێر ڕەنگە لە گەڕەکە ڕاقیەکان و لە ماڵە ڕاقیەکان و لە شوێنە ڕاقیەکان و ڕەنگە موچە بژێویشیان لەسەر هەرێم بێت چه هەستێکی لای تۆ دروست کردو بەدەر لە بەرپرسە حزبی بوونەکەت و ڕەنگە مەسەلەن تۆ بە حەزەرەوە بچیتە هەولێر؟ بێگومان کاکزانە جایانی ئەگەر دیقەت بین من خۆم یەکێکم و دڵنیام ئەوانەی وەکو ئێمەمانان دەیان جار کۆڕ و مجلیسمان جێڵاوە لەبەرەوەی مستەشارێک لەوێ دانیشتووە کۆڕ و مجلیسمان لەوێ جێڵاوە نەچوونێتە بۆنەیەکەوە لەوەی تاوانبارێکی لێیە و سەبارەت بەوشە کە داخمان ناچێ یعنی ئەوەی کە پایتەختی هەرێمی کوردستان بێ نەدەبوو ببێتە جێگەیەک بۆ داڵدەدانی بکوژانی کەسوکارەکەمان و دواتریش بە شانازیەوە یعنی ئێستا مەسەن هەر تاچێکی ئەم کۆمەلگایە بگرە دەزانێت یعنی دەزانێت عەزە دووری لە هەولێر بووە دەزانێت تاوانباران لە هەولێرن دەزانن لەم شار و شارشکانە بوونیان هەیە بەڵام کێشەکەوەیە تۆ بێی بە شانازیەوە یعنی ئەمیشەکەنە دەستکەوتێ بۆ هەرێمی کوردستان بۆ ئەزمموی 30 ساڵ یعنی دەستکەوتێکە کە بکوژانی خەڵکەکەی خۆمان لە پایتەختە ڕێزیان لێ دەگرین لە بەرەوەنەی دوایەوە هەموو تاوانە بڵێ وڵایەوە کورد بەخشندەیە بەڕاستی ئەوە بەشێکە لە جێلی و بەشێکە لە نەفامی بۆیە ئێمە هەمیشا برینمان دەکولێتەوە ئێمە تەنها برینمان بەوە ناکولێتەوە کە تاوانبارەکان تا ئێستا دادگایی نەکراون ئێمە برینمان بەوە ناکولێتەوە تا ئێستاکە تەرمی قوربانیەکانمان شەهیدەکانمان نهاتوێتەوە ئێمە بەوە برینمان ناکولێتەوە تەنها بۆی کە لادێ و گوند و شوێنەکانمان دەبینین تا ئێستەش بەشێکی ئاوادان نەکراوەتەوە ئێمە کە کێشەکە لەوەیە تێکۆشەرەکانی دوێنێ ئێستا ببنە سایە و ببنە قەڵایەک و ببنە پەنایە کە داڵدەی بکوژانی میلەتەکەمان بن بەڕاستی ئەمە خۆی ئەمە تراژیدیایانی ئەم بیرکردنەوەیە ئەم جۆرە لە سیاستکردە بەڕاستی من پێم وایە ئەگەر بەردەوام بێ ئایندەی خراپتر بۆ ئەم ملەتە زۆر باشە حەسەن گفتوگۆی زیاترەکەین کاک تەحسین سڵاو لێبێ ئێوەکو ڕێکخراوێکی بواری ئەوەی کە لێکۆڵینەوە و داکۆشی ئەکەن لە مافی کەسوکاری ئەنفال و بە دوواداچوون بۆ زیندانیانی سەردەمی ئەنفال چه هەستێکتان لا دروست وە کاتێک کە بەرپرسێکی باڵای پارتێکی سیاسی هەرێمی کوردستان باز لەوە کات کە
بکەران و قیادیەکانی ئەوەی ڕۆژێکە ئەنفالیان کرد ئێستا لە پایتەختی هەرێمی کوردستان و بە ئاسایی ئەسوڕێنەوە و بە ئارامی ئەژێن و ئێوەش تا ئێستا بە دوای ئێسک و پروشی ئەنفالەکانی گەرمیانەوەن بە دوای ئێسک و پروشی ئەنفالەکانی و کەسوکارتانەوەن. بەڵێ ئەم کاتەیە و بینەران باش هاتی بەڕێستان لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ تەواوی شەهیدانی کوردستان و کەسوکاری سەربەرزی ئەنفال کراوان دادەنوێنم و درود بۆ ڕوحی پاکی شەیدان و درود بۆ ڕوحی پاکی کەسوکاری سەربەرزی شەیدانی هەڵەبجە بالیسان ناوچەکانی تر. بەڵێ بێگومان ئێمە وەکو ڕزگاربووی شاڵاوی ئەنفال وەکو ڕێکخراوەکەی خۆمان ڕێکخراوی ئاسۆی زیندانیانی ئەنفال داکۆکی کارین لە کەس و کارمان بۆ گەیشتن بە مافەڕەواکانی خۆیان لەسەر دەسەڵاتی کوردی و لەسەر حکوومەتی عێراق کە میراگری حکوومەتی پێشووە و بە دوواداچوونەکەین بۆ هەر ماف و امتیازاتێک کە لە لایەن حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمی کوردستانەوە بۆ ڕزگاربووانی شاڵاوی ئەنفال بۆ کەسوکاری ئەنفال لە ماف و امتیازات بێبەش نەبن لەو یاسایانەی کە لە پەرلەمانی کوردستان و لە پەرلەمانی عێراق و لەلایەن حکوومەتی هەرێم و لەلایەن حکوومەتی عێراقیوە دەرچووە بۆ زیندانیان و ڕزگاربووانی شاڵاوی ئەنفال. بێگومان ئێمە لە هەر کەسێک هەر لایەنێک هەر دەستە و تاقمێک هەر حزبێک بە تایبەت حزبەکانی هەرێمی کوردستان نیگەرانین کە لەوەی داڵدەی هەر کەسێک بدات دەستی لە تاوانی ئەنفالە هەبێ و دەستی لە ئەو مەرگەساتە و قڕکردنی گەلی کووردا هەبێ و ئێمە بۆ خۆمان 33 ساڵە تا ئێستا ڕفاتی ئەزیزانمان نەهاتوەتەوە هەرێمی کوردستان و هەر لە چاوەڕوانی داین و ڕۆژ لە ڕۆژ مەرگی خۆمانە بینین لە سایەی دەسەڵاتی کوردیدا بێباکە بەرامبەر بە ڕفاتی کەسەکانمان بێباکە بەرامبەر بە کەسوکاری ئێمە. بێگومان هەر کەسێک هەر لایەنێک ئەبێ لێدوانێکی هەبێ لەسەر کەسوکاری ئەنفال ئەبێ زۆر بە حەزەرەوە قسە بکە و ڕێز لە کەسوکاری ئەنفال بگرێ چونکە کەسوکاری ئەنفال گەورەترین قوربانی داوە. ئەگەر بڕۆینەوە بۆ سەیری دێهاتەکانی کوردستان بکەین دێهاتەکانی کوردستان هەر هەمووی وێران بووە لەسەر کوردبوون وێران بووە لەسەر حەزبوون وێران نەبووە. بۆیە من لێرەوە ڕەنگە جیاواز بێ لەو برادرانی کە ئێستا لەگەڵمانن و لە هەندێک کەسیش ئێمە کاتێککە ئەنفال بووین پێمانە نەوت چی حزبێکن پێمانە نەوت سربەچی لایەنێکن وەکو کورد ئەنفال کرانی وەکو کورد باجماندا واجبە و پێویستە لەسەر هەموو حزبەکانی هەرێمی کوردستان خزمەت بە کەسوکاری ئەنفال بکەن و کەیسی ئەنفال بە کەیسێکی نێودەوڵەتی بناسرێن نەک کەیسێکی ناوخۆی ئێمە هەمیشە لە دەوری بازنەیەک بخولێنەوە. ئەمە زۆر خەتەرە بۆ کەیسی ئەنفال ڕۆژ لە ڕۆژ بێ کەیسی ئەنفال بکرێتەوە. باشە بەڕێزت سبینێ ئەگەر بچیتە قونسڵخانەیەکێک لە وڵاتە ئەوروپیەکان پێیان بڵێ ئێمە ئەمانەوێت کە تاوانباران و قیادیەکانی کە ئەوسا سەرپەرشتیاری عملیە ئەنفال و کارەساتی ئەنفالیان کرد بگدرێنە دادگا و ئەم کەیسە بە نێودەوڵەتی بکرێت بەڵام ئەوان پێتان بڵێن خۆتان ئەڵێن کە ئێمە لێرە داڵدەمان داون و لیان خۆش بووین. ئەمە چی لای ئێوە دروستەکە هەر حەزبێک بێ هەر کەسێک بێت. کاکی خۆم ئەزانی چۆنە پێویستە لەسەر هەموو حزبەکان پێویستە لەسەر هەموو حزبەکان کە خۆیان بە کورد دەزانن ئێمەش کوردین لە وڵاتە ئێمە گەلێکتر نین وڵات نەتەوەیەکی تر نین ئێمە کورد بووین و باجی کوردایەتیماندا ئەم حزبانش بە قیادەی ئەم حزبانشۆ خۆیان بە کورد دەزانن ئەگەر خۆیان بە کورد دەزانن پێویستە ئەوانەی کە ئێستا لە هەرێمان و ئەوانشی دێنە هەرێم بگرێن و بدرێنە دادگا دادگا بزانە چیان پێڵێ ئەگەر تاوانبارن بە گوێرەی ئەو تاوانەی کە کردویانە دەرهەق بە گەلێک دەرهەق بە نەتەوەیە کە کووردە و دەرهەق بە و ناوچانەی کە کراوە دادگایی بکرێن ئەگەر بێتاوان بوون ئێمەش وەکو کەسوکاری ئەنفال خۆ ناچین لەو جادەیە مستەشارێک یان کۆنە بەعسیەک یا کەسێک بگرین و بەرچە خۆی بەنیابی کوژین و ئەو بکەین چونکە دادگا لەسەروی هەموو کەسێکەوە ئێمە بڕوامان بە دادگا هەیە بڕوامان بە یاسا هەیە بەڵام یاسایەک
کە دوور بێ لە حزبایەتی یاسایەکی سربەخۆ دادگایەکی سربەخۆ بە بەرچاوی هەموو کەسوکاری ئەنفالەوە دادگایی ئەو کەسانە بکە کە دەستیان هەبووە لە تاوانی ئەنفالە ناکرێت و نابێ کەسێک بگەڕێت بە دوای ئەو کەسانەی کە لە کاتی ئەنفالە یارمەتیانی داوایان کەسێکی دەرکردویان لە مەقڕێکە لە بارگایەکە لە شوێنێکە کۆی کردوەوەکو مستەشارێک ئێستا بگەڕێ بە دوایانە دەنگیان تەجیل بکات و تۆماری بکات و وەکو بەڵگەیەک بەخۆی بەکاری بێنێ لەبەرەوەی کە ئەم کەسە کەسێکی باش بووە لە کەسی ئەنفالە کەسی واش هەبووە لە شاشەکانەوە دەرەکەوێ ئەڵێ من بێ باکم بەرامبەر بەوەی کە کردومە با حزبەکانیش بێنە بەرامبرم ئەوەی کە کریاوە هەموو حزبەکان ئاگادارن کەواتە ئەبێ حزبەکان سەرانی حزبەکان بەکۆی هەموو حزبەکانەوە تەنیا لە دوو حزبی دەسەڵاتە نەبێ هەموو حزبەکان لەسەر ئەوە هاوکۆک بن هاودەنگ بن کە کەیسی ئەنفال کەیسێکی نەتەوەیە و کەیسێکە پێویستە هەموو حزبەکان بە کەیسی خۆیانی بزانن ئەم گەلە بە گەلی خۆیان بزانن و هەوڵ بن ئەوانەی کە تاوانبارن بیاندنەدە دادگا و دادگایی بکرێن. بەڵێ کاک تەحسین ئەگەر ڕێمەولات کاک بورهانم کاتت باش لە کەرکووکەوە لەگەڵمانی بۆ چوونی تۆکۆ ڕۆژنامەنووسێک لەسەر پرسێکی وها نیشتیمانی و نەتەوەی گرنگ کە ئێمە هەمومانی بریندار کردو و ساڵانە کە یادی ئەنفال و قۆناغەکانی ئەنفال ئەکرێتەوە کوردێک نییە مەسەلەن یەک تاکە کوردیش نییە کە نیگەران و دڵپڕ خوێن و چاوپڕ فرمێسک نەبێت لە بەرامبەرە بکەیسە بەڵام بڵێ قیادە و بکەرانی ئەم کارەسات و تاوانە گەورەیە لە پایتەختی هەرێمی کوردستان چه هەستێکی لای تۆ دروست کردو و ڕۆژنامەنووس؟ سڵاو کاتتان باش لە ڕاستیدا من وەکو هەڵوێست وەکو ئەوەی کە ئەمان ئەجامیان داوا من پێم سیر نییە لەلایەن دەسەڵاتداران یاسای پارتی دیموکراتی کوردستانەوە ئەم زۆرە کردارانە بکرێ پێشتر ئەوان سویەکی ئابیان ئەنجام داوە و دواتر شانازیان پێوە کردووەکو شانازیەک باسە و خیانەتە گەورەیەکەن دەستی سوپای بێگانیان ڕاکێشاوە بۆ ناوەریەمی کوردستان بە سیاست وەسفێکن بە سیاسەتی حەکیمانە وەسفێکن و شانازی پێواکەن کەواتە ئەمەش بە هەمان شێوە من پێم سیر نییە کە شانازی بە تاوانێکی ئەوها قێزەوەنەوە بدەن لەبەرەوەی لە بەردەمیاسا ئەڵێ تەسەتر عەلە جەریمە جەریمە ئەمانە نەک داپۆشینی تاوانەکەیان کردوە بەڵکو هاوکاری و داڵدەشیانیان داوە ئەوەش خۆی لە خۆیان مادەی ڕێزیە لە هەر وڵاتێکا بووینایە ئێمە یاسا سەروەر وایە موئەسەساتی قانونی هەبوایە ئەبوایە ئێستا داواکاری گشتی بەڕەسمی لێ پێرسینەوە لەگەڵ سەرانی ئەو حیزبەدا بکەو بەڵام لە کوردستانە بەداخەوە ئەوان زۆرە بێمینەتیەکیان لا دروست بووە هەرچیەکیان کردووە بۆیان چۆتە سەرچیەکیان کردووە هیچ جۆرە سزایەک نەدراون هیچ جۆرە بە دوواداچوونێکی بۆ نەکراوە لە غیابی موئەسەسەی یاسایی لە غیابی ئەو موئەسەساتانەیە لێرە ئێمە لەم فەراغەدا ئێستا بەداخەوە من ئەماڵێم پێش ماوەیەک چەند ساڵێک لەمەوە بەر لەسەر زنجیرەیەک لەسەر ژیانی ئەنفالکراوان کەسوکاری ئەنفالکراوان دوای ئەنفال لەسەر هەندێ ئیشکالیاتی عاتفی کە ئەو کێشە دەروونە عاتفیانی کە خەڵکی بەشمەینەتی دوای ئەنفال دووچاریان بووە بینیمان سەدان ڕێکخرا و خەڵکی هاتە جواب و تەنانەت ئەو بەرهەمە هونەریەیان ڕاگەر بەڵام ئێستا تاوانێکی ئەوها گەوراکرێ بەداخەوە تاکو ئێستا نابینین ئێمە کاردانەوە کە بەو شێوە لەلایەن ڕێکخراوەکانی ئەنفالەوە کە ئەڵێم تەنامە بەسم یەک ڕێکخراونیە بەڵکو سەرجەم ئەو ڕێکخراوانەی کە چەندین ساڵە لەژێر ئەو ناوەدا کار دەکەن و خەبات دەکەن ئەبوایە هەڵوێستێکی پێویستە هەڵوێکی زۆر جدی وەربگرن چونکە بەڕاستی ئەوەی بۆی هەیە لێخۆشبوون لە تاوانێکی وا هەرچەندە من بڕوان ناکەم هیچ جیاتێک بوێری ئەوە بکە زاتی ئەوە بکە حەق مافی ئەوەی هەبێ بتوانێت لە تاوانیەکی ئەوها خۆش بێ بەناوی هەموو گەلی کوردەوە بەڵام ئەگەر هەش بێت ئەوە دەستگای موئەسەسەیەکی تەشریعیت هەیە تۆ لە پەرلەمانت هەیە لەوانەیە ئەم پرسانە تاوتۆکری بەڵام بە شێوەیەکی ئیستیخباراتی چەندین ساڵە کە باسی ناکاو ئێستا دێر تەنانە لە سەروبەندی بێمنەتیەکەی گەشتە و ڕادەیە لە سەروبەندی هەڵبژاردنێکە ئەوها باس بکرێ و زۆر بە ڕاشکایی باس بکرێ و تەنانەت کاندیدی کوڕ ئەنفالسیشی هەبێ زۆر زۆر تەبیعیە لەو حاڵەتەیە ئەوەی ئێمای بینین ئەوەی ئێستا من پێم وایە بکرێت لە غیابی ئەو موئەسەساتان لەسەر خەڵکی گەلی کوردستانە لەسەر پاشماوەی
ئەنفالەکانە لەسەر هەموو گەلی کووردە هیچ نەبێت لە هەڵبژاردنەکانە سزای حیزبێکی وەها بدات. چونکە بەڕاستی ئێمە یەک شتێکەیە 70 ساڵە جەنگی جیهانی دووەم تەواو بووە هەتا ئێستا ئەو حیزب و لایەنانەی ئەو تاخمانەی کە هاوکاری نازیەکانیان کردووە لە وڵاتەکانی چ جای ئەوانەی کە تاوانی ئیبادەی جەماعی تاوانی جینۆسایت یان ئەنجام داوە تەنانەت ئەوانەی هاوکاریان کردووە تا ئێستا حیزب و لایەنانە سزای ممارەسەی حەقی ممارەسەی سیاسیان نییە و بێزراون لە ناو خەڵک و سزای معنەویانە درێ هەتا ئێستا ئەو پاشماوەی ئەوانە کە ڕەنگە خۆشیان نەمابن بەڵام وەکو کیانێکی معنەوی ئەگەر ئەو حیزبانش بوونیانە بێت تا ئێستا باجی ئەو هەڵوێستانە نیشتیمانیان ئەدەن بەڵام لێرە ئێمە بەداخەوە ئەوەی بینیمان ئەو دامپێنیانەی جۆمانیە بووکە ئێمە هەرچەندە ماوەیەکی زۆرە ئەزانین و لە راپۆرتە ڕۆژنامەوانەکانە باسمان کردووە کەسایەتی عەرەبیش وەکو دەستخۆشی لێکردنیان پەردەی لەسەر ئەم تاوانە هەڵداوە بەڵام تا ئێستا بەم شێوەیە مامەڵە کاک بورهان بێتە بابەتێکی شانازی. بەڵێ کاک بورهان ئەمە تا چەند کاریگەریە بێ لەسەر هەستی نیشتیمانی لای ئەو گەنجولاوانەی کە تازە و ئێمە لە یادی ئەنفالا بیریان نەخەینەوە کە ئێمە ڕژێمێک هەبووە و کۆمەڵێک حزبێک هەبوو حزبی بەعسی هەڵوەشاوە کە خەڵکی ئێمەی ئاوا ئەنفال کردووە 1970 کوردی ئەنفال کردووە خەڵکی دیەکانی ئێمە ڕوخاندووە بەڵام 2000 پێتەڵێڵێ بەڵام ئەوانەی کە ئەوانەیان کرد لە هەولێر بوون لە ژێر سای تویا بوون لە من خۆشترە ژیان یعنی ئێمە چی دروستەکە بۆ ئینتیمای نیشتیمانی بەتاکی دەمە کاردانەوەیەکی خراپیە بێ لەلایەن گەنجانەوە لەلایەن بە تایبەتی ئەو گەنجانەی کە لە نەوەکانی ئەنفالن و هەروەها هەموو گەنجێکی نیشتیمان پەروەر هەموو گەنجێک ئینتیمایەکی هەبێ بۆ ئەم نیشتیمانە هەرچەندە لە ژیانێکی ناخۆشدا گوزەری کردووە لە حاڵەتێکدا کە ئێمە بینین ئەنفالچیەکان داڵدەدراون ژیانێکی خۆش ئەژین و خەڵکێگەیە شانازی بەوانەوە کە بە تەکید ئەم کردوانە کاردانەوەیەکی خراپیە بێ لەسەر و ئینتیمان نیشتیمانیە ئێمە نابێت پرسی نیشتیمانی ئەوەندە بچووک بکرێتەوە کاکە بە هیچ جۆرێک حزب بۆی نییە بڕیاری لەو زۆرە دەبکە بە هیچ جۆرێک حزب بۆی نییە داڵدەی دژمنانی گەلەکەت خۆزگە تاوانێکی ئاسایی بۆ ئەمە تاوانی جینۆسایدا ڕەهندێکی نێودەوڵەتی هەیە ڕۆژێ لە ڕۆژان ڕەنگە لەسەر ئاسی نێودەوڵەتی بە جۆرێک ئەم بارودۆخە بگوزارێت بە جۆرێک بۆ چەرخێدەم بارودۆخە بێن وەکو چۆن ئێستا پرسی جینۆسایدی ئەربەنەکان تازە بە تازەوە ئیشی لەسەرکرێ و گەرەمەکرێتەوە کە زیاد لە 100 ساڵە ئەنجام درراوە ئەم پرسەی ئێمەش بێتەوە سەرباز چ نەنگیەکە چ سەر شۆڕیەکە بۆ ملەتی کورد بڵێن ئەوە تا خۆتان ئێوە داڵدەتان داوە کەسانی کورد بێنە ناو مۆزوعەکەەوە تەنانەت ئەو حکوومەتەی کە شانازی پێوەکەین یەکەمین حکوومەتی هەرێم کە هاتۆتەکایەوە ئەویش تێوەگلێنن لەم پرسە و 2000 لە دیکۆمنت و بەڵگەنامەکاندا ناویان بێ ئەمە لە خۆیدا بەڕاستی نەنجیەکی گەورەیە بۆ ئێمە. بەڵێ کاک بورهانە گەرم وڵات کا حەسەن کەواتە پێویستە چۆن کار لەسەر ئەم پرسە بکرێ بۆ ئەوەی کە کەس زاتی ئەوە نەکات ئێوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان کە خۆتان بە باڵا دەسەزانن پارتی دموکراتی کوردستان هیچ حزبێک کە داڵدەی هیچ تاوانبارێک نەدات ئێمە کە قەرارە نیشتیمان سازی بکەین بۆچی تاوانباران و بکەران و قیادیەکانی ئەنفال داڵدە ئەدەن. بەڵێ دیارە من پێشەوەی بە هەر حزبێکی کە بڵێم بە حیزبەکەی خۆم دەڵێم یعنی ئەگەر حیزبەکەی من تاوان باران داڵدا دەدا پێویستی بە من نییە یعنی من وەکو قوربانیەک وەکو کوڕەشەیدێکی ئەلفال ینی پێویستم پێی نییە چکە کە ئەگەر جێگەی هەردوو لامان پێکەوە نابێتەوە لە حیزبەکە یعنی پێم سەیرە خەڵکی تێکۆشەر خەڵکی مانوو لە وڵاتەوە کە سوکاری شەید و ئەلفال و تێکۆشەران لە حیزبێکە بمێنەوە کە ئەم حیزبە تەقای من و زیاتریش گرنگی بە تاوانباران و بیان حەوێنێتەوە و ژیانیان بۆ بڕەخسێنێ بینەوە سەر خاڵێکی کە ئەوش ئەوەیە بەڕاستی ئەمە بەرپرسیارەتی پەرلەمانی کوردستانە وزارەتی شەیدان و کاروباری ئەنفالە و داواکاری گشتیە و ڕێکخراوەکانی تایبەتن بە
دۆسی ئەنفال بە جینۆساید بەڕاستی حەقە لەسەر ئەم کەیسەوە لەسەر ئەم بابەتە بێدەنگ نەبن و جوڵەیە بکەن و پەنابن بۆ بەر یاسا چونکە ناکرێ دوای 30 ساڵ هەر حزب وتەبێژی حکوومەت و وتەبێژی نەتەوە و قەزەی ملەتێک بێ حزب تەنها وەسیلەیەکە بۆ قەزەیەکی گەورەتر بەڵام خاوەنی قەزێکە ئەو ملەتەیە و مؤسساتە شەرعیەکانیەتی بۆیە لێرەوە دەڵێم تۆ دیقەت کاکزانم ئەرمەنیەکان دوای 100 و قسوور ساڵ لەو جینۆسایدی کە عوسمانیەکان دەرحەقیان کردن دوای ئەوە زۆر زووی حزبێک لە رووسیا دروست دەبێت لەلایەن سێ گەنجی ئەرمەنیەوە ئامانجی سەرەکییان سربەخۆیی ئەرمەنستان و ئامانجی دووەمیان کوشتنی هەموو ئەو تاوانبارانەیە ئەو پاشایانەیە کە لە تاوانکاریەکەی جینۆسایدکردنی ئەرمەنیەکانە بەشدار بوون بۆیە دواتر ئەو گەنجانەوە شانە نهێنیەکانی ئەو حزبە ئەرمەنیە لە ئەڵمانیا و لە ئیتالیا یەک بە یەک ئەو وەکو جەمال پاشا وەکو تەڵعات پاشا وەکو هەموو ئەو پاشا و جنێراڵانەی سوپای عوسمانیان کوشت و تۆڵەیان لێکردەوە تەنانەت لە کوشتنی تەڵعات پاشا بکوژەکە خۆی دەچێتە بەردەم دادگا و دەڵێ بەڵێ من لەبەر ئەم هۆکارانە کوشتم و دواتریش ئازاد دەکرێت باشە ئێمە نەتوانیمان ئەو بکەر و تاوانکارانە بکوژین نەتوانیمان بیان دەین بە یاسا نەتوانیمان کەیسەکەشمان بکرێتە کەسێکی جیهانی بە جینۆساید ئێستا سبەینی ئەو لێدوانانە قسەکانی حەسەن عەلەوی و قسەکانی ئەو ئەندام مەکتەب سیاسی پارتی دیموکراتی هەمووی وەرجێڕانی بۆ دەکرێت بۆ زبانی عەرەبی بۆ زبانە جیهانیەکان باشە تۆ خۆت بوویتێتە لانەی حەوانەوەی بکوژانی ملەتەکە سبەی ئەچی لە نێودەوڵەتەکان بەچی ڕوویەکەوە دەتەوێت کەیسەکە بکەیتەوە و بە جینۆسایدی بناسێت ئەمە ئەوە ناسەلمێنێک کە لە لای ئەو بۆ چوونانە ئەو کارە ساتەی بە سەرگەلی کورداتوە لە ئەنفال لە جینۆسایدکردنی کورد لە چیمیابارانکردن تافیئە و ئاوا سەیریەکە نەگۆک و کارە ساتێک کە لە ساڵیادەکانە بەیاننامەی باقوبریقی بۆ دەرەکەن هەز ناکەی ئەم بابەتە لای ئەوان زۆر کاڵەتە نالای خەڵکی جەرگ سوتا و قەزیەکە گەورەیە ئەزانی داڵدەدانی بەعسیەکان و داڵدەدانی بکوژانی ملەتەی ئێمە خۆهی ئەم ساڵە نییە یعنی لە دوای پرۆسی ئازادیەوە و بەشێکیش پێش پرۆسی ئازادی کە لەبەر هۆکاری لە هۆکارەکان لە بەعس تۆراون هاتوونە داڵدە دراون و لە دوای پرۆسی ئازادی خێزانی بکوژە گەورەکانی کورد وەکو خێزانی عەزەدووری خۆ حەسەن عەلەوی بەڕوونی لە چاوپێکردنێکە لە یەکێ لە کەناڵە عەرەبیەکانەوە دەڵێ من عەزەدووریم دوو جار بینیوە لە هەولێر بەڕاستی عەزەدووری کە دوای سەدام حوسێن سەرکردایەتی حیزبی بەعسی فاشی کردووە لە هەولێر ئیدارەدانی حیزبەکەی بدای بەڕاستی ئێمە خۆی ئەمەتی تراجیدایەکی تازەیە یەخی ئێمەی گرتووە یعنی بەڕاستی بۆیە لێرەوە دەڵێم حەق وایە سنوورێک بۆ هێزە سیاسیەکان بۆ هەندێک کەسایەتی بۆ هەندێک ڕۆژنامە دەبێت سنوورە دابنی ئەو سنوورە دوو ڕێگامان هەیە ڕێگایشی ئەوەیە دەبێت پەرلەمان لەسەرمە بێتە دەنگ یایم پێم سێ لە 22 مانگەوە ئەوە ئەمڕۆ 24 مانگەوە دوو ڕۆژ سێ ڕۆژە ئەم لێدوانە دراوە تا ئێستاکە نەداوە کاری گشتی نە پەرلەمان نە وزارەتی شەیدان تەنها یەک من یەک بەیانێکم بینی کۆمەڵێ ڕێکخرا و کەسایەتی تایبەتن بە مەسلەی جینۆساید و ئەنفالەوە یعنی بەڕاستی ئەمە بۆ خۆی کارەزا و ئەگەر دام و دەستگا شەرعیەکان لایەنە پەیوەنددارەکان نەیانتوانین سنووریە بۆ ئەمە دابنن بەڕاستی هەق وایە ئەو کاتە خەڵکی کوردستان و ئێمەمانان بێدەنگ نەبین نەک لە ئەوەی لە حیزبێکی دیاری کراوە لە هەر حیزبێ لە کوردستان بێ و هەر حیزبێک بکوژانی کەسوکارەکەمان بگرێتە خۆی بەڕاستی لێ قبوڵ نەکەی ئیتر پارتیە یەکێتیە حیزبە ئیسلامیەکانە حیزبە چەپەکانە حیزبە قەومیەکانە هەر حیزبێکە بەڕاستیەکە لە کوردستان ئەڵێ هەر شتێک کە ڕووەدا فترەیەکە و بیری خەڵکە چێتەوە بەڵام ئەمە هی ئەوەیە بیری خەڵک بڕات بیری بچێتەوە خۆی بەداخەواڵێم خەڵک بمبورێکە ئەماڵێم زاکیرەی ئێمە زۆر لاوازە زۆر لاوازە ئەو جا 30 ساڵی ڕابردووش بە ناوی حکومڕانی کوردیەوە هێندە ئازاری زاکیرە و ئازاری ڕوح و ئازاری جەستە و ئازاری وجدان و ئازاری مێژوو و ئازاری سەروەری ئێمەیان داوە هێندە زاکیرەمان لاواز بووە یعنی مەسەڵەن ئێستا کە بۆ نمونە کوڕێک
کەسێک هەر کەسێک کە قوربانیانی ئەنفال بێ هەڵەبجەیان بەرزانەکان بێ ئێخۆ دەرناچێت لە کەناڵێکەوە بڵێ کاکە ڕاستە تۆ پارتی و من پارتیم بەڵام تۆ گەورەترین هێڵی سوورت بەزاندووە تۆ سوکایەتیت بە خوێنی کە سوکارەکەم کردووە یایم پێم سەیرە سێ و چوار ڕۆژە یەک دام و دەستگایەک و یەک حزبێکی سیاسی هۆکار چیە هۆکاری ئەمە بۆ چیە هۆکارەکەی ئەوەتانێ بەڕاستی کۆمەلگای ئێمە دەسڵاتی ئێمە دابش بووە بۆ سەر حیزبایەتی حزب نەتەوەیە حزب حکوومەتە حزب داهاتە حزب سەروەریە ئەمە پێچەوانەکەی ڕاستە حزب تەنها کەرەستەیەکە کاتی من لە ناو یەکێتی نیشتمانی کوردستانە خەبات دەکەم خۆم دەدەم بە کوشت قوربانی ئێدەم گەنجەتی خۆمی یەخەمە سەر ئەو کاتێک کە خزمەتی میلەتەکەم بکە ڕێز لە شکۆی نەتەوەکەم بگرێ ڕێز لە خاک و نیشتمان و پیرۆزەکان بگرێ ڕێز لە کەسوکاری شەیدەکان بێ کە نەیگرت هیچ ئەرزش و بەهایشی نامێنێت تۆ لە ناو حزبێکە بەردەوام بی و درێژە بدەیت بۆیە بەڕاستی هەر لێرەشەوە پێم سەیرە سەرکردایەتی پارتی دیموکراتی کوردستان تا ئەم چرکەساتە بێدەنگە ینی لانی کەم وایە لە بەیانێکی فەرمی مەکتەب سیاسیانە داوای لێبوردنیان کردبایە بەڵام وەکەوەی کاک بورهان ئاماژەی بۆ کرد بەڕاستی شتێکی زۆر نۆرماڵە چکەوە یەکەم جار نییە من خۆم لە ماوەی ساڵی ڕابردووە لانی کەم لە ماوەی 15 ساڵی ڕابردووە چوومە بۆ دەیان کۆڕکۆ بنەوە سەیرم کردە خەڵکی تایە بەشدارە لە ئەلفالکردنی لادیەکەی ئێمە و کەسوکاری ئێمە لە پێشەوەی من دانیشتووە لە هۆڵەکە بۆیە ناچار بوومە بکشێمەوە هۆڵەکە جێبێڵم یعنی ئەمە بەڕاستی کارێکە هێندەی تر خەریکە بێز لە خۆمانەکەین و خەریکە ئەگەر تۆزێک جوانی ئەم نیشتمانە و خۆشەویستی بۆ خاک و نیشتمان و سەروەریەکان مابێ خەریکە هەمووی کاڵ دەبێتەوە لەسەر دەستی ئەم جۆرە عەقلیەتە و ئەم جۆرە بیرکردنەوەی دەبوایە پارتی دیموکراتی کوردستان پێش حکوومەت وەکو لایەنی بکەر وەکو لایەنێکە ئەم لێدوانەی داوە لە بەرچاوی دنیا و لە کاتی پرۆسەی هەڵبژاردنە بەڕاستی بێتە سەر خەت و داوای لێبردن بکات چکەوە ئێمەیان بریندان کردو ئێمە پەیوەندیمان بە من ڕاستە التزامێکی حیزبیمەیە بەڵام من وەکو التزامە حیزبەکە لە ململانیا و کێشەم نییە بەڵام وەکو قوربانیەک من کێشەمە کە تۆ دوژمنەکەی منت هێناوە بکوژی باوکی من و برای ئەو دایکی ئەو خوشکی ئەو هێناوە لە پایتەختە جاروایە من بەساڵ خۆشیاڵێ ئەوانی کە دایک و خوشی ئێمەیان بەڵێ جاروایە من بە ساڵیش ناچمە هەولێر ئەو بۆ خۆی لە هەولێرا و لە شوێنە گەشتیارەکانە بۆ خۆی بەحەوێتەوە بەڕاستی خەریکەوامان لەکەن من هەنێک جار بابەتی دەوروژێنێ پێم وابێ و پرسیار لە هاوڕێی خۆشەویستم کاک بورهانیش کرد ئینتما بۆ نەما ئینتما چۆن دەمێنێ کاک زانە ئینتما چۆن دەمێنێ ئینتما تۆ هەموو بەهاکانە خەیتە ژێر پێوە سوکایەتی بە هەموو جوانیەکانەکەی بە هەموو پیرۆزیەکانەکەی بەها چۆن نەمێنێ لای گەنج بۆیە سەری خۆی هەڵەگرێەوە چێتە دەرەوەی وڵات بۆ ئەم نیشتمانە جێڵێ لە بەرئەنجامی ئەو عەقلیەتە و ئەو بیرکردنەوەی و ئەو سیاسەتی لە ناو هەندێک حیزبی سیاسی کوردستانە هەیە بەڕاستی ئەگەر وا بڕوا ئەوەشمان هەیە لە دەستێ زۆر باشە کا حەسەن کاک تەحسین ئەبێت چی بکرێت وەکەوەی کاک حەسەن وتی حەزب وتەبێژ ژینەتەوە و حکوومەت و کەسوکاری ئەنفال نەبێت بەڵکو وەسیلە بێت بۆ ئەوەی کە بتواندرێت کە چیتر ئەم تاوانە ئەم کارە ساتە دیزە بە دەرخۆنە نەکرێ وەکو هۆلۆکۆست وەکو ئەرمەنیەکان ئێمەش لە ڕووی نێودەوڵەتیەوە بگەین بە مافێک بگەین بە قەرەبوویەک بۆ لانی کەم ئەگەر قەرەبووکە معنەویش بێت بەڵێ بەڵێ بەڵە فەرمو کاک تەحسین وەکو من لە سەرەتاشەوە باسم کرد ئێمە کاتێکە پرۆسەی ئەنفال بەسەر ئێمە هات ئێمە خەڵکێکی سادە لە لادەکانە خەریکی ژیانی ئاسایی خۆمان بووین و خزمەتی ئەو پێشمەرگانەمانە کرد کە شەو ڕۆژە هاتنە سەر ماڵەکانمان ماڵەکانی ئێمە مەدعەمێ بوون بۆ ئەوان و حەمام بوون و شوێنی ئیسراحەت و خەو ئیسراحەتی ئەو پێشمەرگانە بوون کە شۆڕش و کوردایەتیانە کرد و ئەو حزبانەشە لەسەریانە ئێستا لەسەر حزبەکان واجبە ئەرکە بکاتە سەر حکومات بکاتە سەر پەرلەمان چونکە دوجار ئەم حزبانە نوێنەران لە پەرلەمانەیە و حکوومەتیان پێگەێناوە بکاتە سەر حکومات پەرلەمان ئەو یاسایی کە لە 92 دەرچووە ئەڵێ لێبوردەیی بۆ تاوانبارانی ئەنفال بکە ئەبێ ئەو یاسایە هەموار بکرێتەوە چونکە ئەم یاسایە یاسایەک نییە لە پەڕی قورئانە هاتبێت و دەستکاری نەکرێت دەیان یاسا هەموار کراوەتەوە
پێویستە ئەو یاسایە شەموار بکرێتەوە و بکەرانی تاوانی ئەنفال بدرێنە دادگا و هەروەها بۆ مەسلەی ئەوەی کە ئەڵێ حزبەکان چی بکەن حزبەکان ئەبێ هەمویان هاوڕابن لەسەر ئەوەی کە ئەنفال مڵکی گشتیە و وەزارەتمانەیە وەزارەتی شەهیدان و ئەنفال ئەو وەزارەتە تایبەتە بە شەهید ئەنفال زیندانیانی ئەنفال ئەم وەزارەتە پێویستە وەڵامدانەوەی هەبێ بۆ هەر کەسێک کە زیادەڕەویەکە لە پرسی ئەنفالە پرسی ئەنفال پرسێکی هەستیار و پرسێکی نەتەوایەتیە بۆیە ناکرێ کەسێک لە شوێنێکۆ یان حزبێک لە شوێنێکەوە بیاوێ بۆ بانگەشەی هەڵبژاردن یاخود بۆ مەرامی شخصی خۆی کەسێک دەربچێت و قسەیەک بکە ئەم قسەیە بڵێ لەسەر حزبەکەی ماڵە و لەسەر کەسەکەش ماڵە بەڵام ئەبێ حکومت وڵامی هەبێ بۆ ئەم کەسانە و هەروەها بۆ برای بەڕێزم کاک بورهان ئەڵێ پاشماوە من لێرەوە داوا لە تەواوی بینەرانی ئەم گرتە ڤیدۆیە دەکەم و تەواوی کەسوکاری سەربەرزی ئەنفالەکەم و تەواوی خەڵکی کوردستانەکەم وشەی پاشماوە بەکارمێنن ئێمە ڕزگاربووی شاڵاوی ئەنفالی ڕزگاربووی شاڵاوی ئەنفال یارمەتی بدە یارمەتی بدە دوای ئەوە وشەی پاشماوە بۆ شتی بێکەڵ بەکارتێ ئێمە ڕزگاربووی شاڵاوی ئەنفالین دوای ئەوەی کە کاک حەسەن ئەڵێ کارەسات ئێمە لە ساڵی هەشتاوەش تا تووشی کارەسات ناتوین کارەسات ئەوەیە کە شتێکی سروشتی هەبێ کارەسات ئەوە نییە ئێمە بە دەستی ڕژێمێک ئەنفال کراوین و چەند کەسێک خۆفرۆش چەند کەسێک هەلپەرست چەند کەسێک بۆ بەرژەوەندی مانەوەی خۆی و بنەماڵە و کەسوکاری پاڵی داوەتە پاڵی حکوومەتی بەعسەوە ئەم مەرگە ساتەی بەسەر ئێمە هێناوە شاڵاوی ئەنفالی بەسەر ئێمە هێناوە بۆیە هەستی نەتەوایەتی هەستی نیشتیمانی لە لای ئێمە لە لای گەنجانی کورد نامێنەیە کاتێکە بینێ ئێمە لە پاش 33 ساڵ لە ڕزگاربوونمان لە شاڵاوی ئەنفال تا ئێستا ماف و امتیازاتمان پێ نەدراوە تا ئێستا دەرچوانی زانکۆ پەیمانگاکانمان لە سای ئەم حکوومەتە دانەمەزراوە تا ئێستا ئێمە ڕفاتی کەسەکانمان نەهێنەراوەتەوە بۆ باوشی نیشتیمان ئەوەتە لە بەغدایە هەمومان نەزانین هەمومان نەزانین ڕفاتی ئەزیانمان لە بەغدایە بۆ ناهێننەوە بۆ هەرێمی کوردستان بۆ فاسی دێنێن ناکرێت بۆ ئێمە و بۆ ئەوانیش کە بزانین کامە گۆڕی باوکمانە بۆ خۆمان ئێمە ئەوە 33 ساڵە نازانین کامە گۆڕی باوکمانە یعنی چی ئەگەر ئەمە سەرکردەی حزبێک لە پرۆسەی ئەنفالە لە شاڵاوی ئەنفالە بەشدار بووایە ناوی هەبوایە لەو زیندانیانەی کە ئێستا لەو عەفو لەو ڕزگا ئەوانەی کە بەژێر خۆڵەوە کران لەو کەسانەی کە لەگەڵ ئێمە زیندانی کران ئەگەر ئێستا ناویان هەبوایەیان لەو کەسانە بووان بەژێر خۆڵەوەکران دڵنیا بوون یان هێنایە و فاسی دێنێنەکرا و هەر هەمووی کەسوکاری خۆی تەحسین ئەناسیوە بەڵام بەداخەوە کە حکوومەتێک لە پاش 33 ساڵ ئێمە وەکو دارێکی بەری تێگەیشتووە لە ئێمە بۆ هەموو کاتێک بۆ کاتی هەڵبژاردن بەرەکە لە ئێمە کاتەوە دوای هەڵبژاردن پێویستی پێمان نەما بەرەکەمان نەماوازمان لێنێ کاکە نابێ ئەمە غەڵەتە حکوومەت ئەبێ هەڵ بدا خزمەت بە کەسوکاری ئەنفال بکە حزبەکان هەڵ بدەن وەسیلە بن بۆ ئەوەی دەنگی کەسوکاری ئەنفال بە حکوومەت و بە پەرلەمان بگەێنن بە حکوومەتی عێراقی بگەنن کاکە من یەک شتێک بۆ بەڕێز دەڵێم ماقوڵ چییە ئێمە داوا بکەین سەرۆکی هەرێم ببینین نتوانین سەرۆکی حکوومەت ببینین وەکو ڕێکخراوەکان نتوانین سەرۆکی کۆمار ببینین نتوانین لە کاتێکە نادیە موراد ئەڕاتە هەموو وڵاتێکەوە ئەڕاتە پەرلەمانی باشە بۆ کەسوکاری ئەنفال نانێرن بۆ وڵاتانی دەرەوە بتوانێت کەیسی ئەنفال بگەێنێ بەڵێ کاک تەحسین سوپاس دەکەم کاک بورهان لە دوجارە بۆ ئەوی ئەم کەیسانە دیزە بە دەرخۆنە نەکرێەوە و کە ئەم جینۆساید و تاوانە گەورە نەتەوەیە لە بیری خەڵک نەچێتەوە و کەس زاتی ئەوە نەکات جارێکی تر تاوانێکی وها بەرامبەر بە کورد ئەنجامدا بێت چی بکرێت سەرەتا ئەمەیە بۆ کۆمنتێ بۆ وەک قسەکەی تێبینەکەی کاک تەحسین بڵێم سڵاو و ڕێزم زۆر بۆ هەموو کەسوکاری ئەنفالکراوان هەیە بەڕاستی ئەوان ناسنانەمەی ئێمن بوونی ئێمە لە ئێستادا ئەو قوربانیانەی ئەوانە کە ئەم ڕۆژەی دروست کردووە بۆ ئێمە بەڵام خۆزگە ئەوەندەی ئێمە لەسەر وشەسازی مفرەدات ڕاوەسین و قساکەین زیاتر لەسەر خودی کەیسەکە و ئەو هەنگاوە عملیانەی بۆ دەستە بەرکردنی مافەکانی ئەوان زیاتر کار بکەین
من سەبارەت بە پرسیارەکە من بۆ ئەوەی ئێمە بۆ ئەوەی ئەمە دووبارە نەبێتەوە کەسی تر زاتی ئەوە نەکە ئەو بێمنەتیە کۆتایی پێبێنین کە هیچ حیسابێک بۆ خەڵکو بە ڕای گشتی بۆ هەستی نەتەوایەتی بۆ ئەم تەنانەت بۆ یاساش ئەم بێمنەتیە کۆتایی پێبێنین ئەبێ ئێمە لەسەر چەند ئاستێک کاری لەسەر بکەین من یەکەمیان ئێمە پەرلەمانتارانمان لە پەرلەمان فراکسیۆنی خۆمانەیە ئەو کەیسە بجوڵێن و بەجددی ئیشی لەسەر بکەن و دووەمیان ڕێکخراوەکان ئەبێ زۆر جدیانەتر کار لەسەر ئەم کەیسە بکەن و تەنانەت هەر چەند ڕۆژێ نەبێ و گەڵێ زەو بە عافل فنجان و کۆتایی پێبێ بە دواداچینی جددی بۆ ئەم کەیسە بکرێت ئەم زۆرە کەیسانە هی ئەوە نییە بە ڕۆژێک و دوان کۆتایی پێبێ ئەبێ بە دوایە بڕێی یاسای کللتورێک دروست بووە وەگەویوتم کللتورێک دروست بوو هەر زۆر بێمنەتن لەوەی خەڵک یعنی زۆر بە ئاسایی بە باس ئەوە کرێکە داڵدەدارن دژمنانی گەلەکەمان داڵدادرێت لە شارێکی کوردستانە و ئەنفالچیەکان داڵدادرێن و ڕۆڵیان پێدرێ لەنا ئەو حزبان ئەمانەش ئاسایی بۆ قێزەونکردنی ئەمە بۆ ئەوەی فشارێک دروست بکرێت ئەبێ وتوەکەوتمە ئەو ڕێکخراوانە کە سوکاری ئەنفال نخبەی ڕۆشنبیری ئەم وڵاتەوە حزبە سیاسیەکان ئەمانە هەمووی کاری لەسەر بکەن و تەنانەت زۆر گرنگە لە دەرەنجامی ئەم هەڵبژاردنەدا هەرچەندە من پێم وایە ئەم کەیسە هی ئەوە نییە مادەیەکی هەڵبژارد بێ لە هەڵبژاردنە تەناکاری لەسەر بکرێت بەڵکو دەبێت پرۆژەیەکی دوورمەودابێ ئیشی لەسەر بکەین بەڵام گرنگە وەکو کاردانەوەیەک خەڵکی کوردستان بەم جۆرە کارانە بڵێن کارێکی ناشینە کارێکی قێزەونە ئەوە لە ڕنگدانەوەی هەبێت لە ئەنجامی هەڵبژاردنەکانی چەند ڕۆژی داهاتوو کە ئەنجام ئەدرێت بەڕاستی بەسە ئیتر ئێمە بێدەنگبوون لە ڕاست ئەم فەزاعەتانی کە لە هەرێمەکەمانە کرێت جگە لەوەی لەسەر ئاسی نێودەوڵەتیش تەنانەت لە کەدارمانەکە گومان دروستەکە لەسەر نیشتیمانی بوونی پێکاتی ئەم حکومەتە لە سەر ئاسی ناوەش ئەو ئینتیمایە کاڵ دەکاتەوە و کللتورێکی زۆر سەقەت دروست دەکات دواتر هەرێکی بێ و خیانەتی بکە و پاسایەکی وەبێنێتەوە زۆر تەبیعیە ئەمە خۆی لە خۆی مەترسیە گەورەکەیە بەڵێ سوپاس دەکەم کە حەسەن دوا سەرنجی خۆتم پێ بڵێ بە کورتی ئەمە دەڵێم حقایتر ئەمە بەس بێت حزب و هەندێک لایەن و هەندێک ڕێکخراو نەتوانن دەخالەت لە بابەتە یاسایی و بابەتە شەرعی و بابەتە قانونیەکانی پرسی مەسلەی تایبەت بە ئەنفال و هەڵەبجە و قوربانیەکانمانەوە بکرێت و حەقە یاسا بێ کێشەکەوەی لە وڵاتە یاسا وەکو پێویست بەرقەرانیە دەبێ ئەمە لە ڕێگای یاسا و لە ڕێگای کۆمەڵێ بەرنامەوە دەخالت لەم بابەتێ لە بکرێ ئەمە نەکرێتە کەرەستەیەک هەر حزب و لایەنێک بە کەیف خۆی و بەڕاستی هیچ حزبێکیش مافی ئەوەی نییە ببێتە داڵدەدەری بکوژان هیچ حیزبێ و ئەمە تاوانبارە بێ یان لەبەرەوەی تۆ ئەگەر داڵدەی تاوانبارێک بدەیت تۆیش وەک ئەو بەپێی یاسا تاوانبارە بۆیە تکامان وایە لەمە زیاتر جوانەکانی نیشتمان نەشێوێنێ لەمە زیاتر سوکایەتی بە پیرۆزیەکانمان بە خوێنی شەهید و قوربانیەکانمان نەکرێ و سنوورێک بوو ئەم بێڕێزیە دابنێ چونکە بەڕاستی خەڵک ئیتر تەحمولی نەماوە خەڵکێشەی موچەیە هەیە خەڵکێشەی بژێوی هەیە تا ئێستاکە حکوومەتی هەرێم دەیان خێزان و دەیان خانەوادەی ئەنفال و شەهید و زیندانی ئەنفال و ئەوانەیە تا ئێستا ئەرزەی پێ نەداوە لە بری ئەوەی ئەوەت بۆی نەکردووە لە بری ئەوەی دۆسیەکە و قەزیەکە نەکردوتە قەزەیەکی جیهانی بە جینۆساید نەناسراوە مافەکانی بۆ دابین نەکردووە بە تەواوەتی بێ لە هەندێوە تەر بدەی بەڕاستی هیوادارم دام و دەستگا شەرعیەکان ستۆپێک بەم جۆرە بیرکردنەوە و جۆرە خیتابانە بگرن کە بۆی لەوە زیاتر کە ئێمە بریندار نەبین. بەڵێ سپاس بۆ بەڕێز کاک حەسەن بارام ئەندای مەکتەبی شەیدان تێکۆشەرانی شێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێز کاک تەحسین حەمید ینی ڕزگاربووی شاڵاوی ئەنفال هەروەها سپاس بۆ کاک بورهان حاجی سلێمان ڕۆژنامەنووس سپاس بۆ سمیوانی ئازم بینەرانی خۆشەویست بە هیوایەوەین کە یاسا سەروەر بێەوە دەست نەبرێ بۆ پرسە هەستیارە نیشتیمانی و نەتەوەیەکە لەبەرەوەی ئازاردانی هەموو کوردێکە بە هیوای ئەوەن کە داواکاری گشتی و وەلانی پەیوەندیدار وەکو کاک حەسەن و میوانەکانم وتن وتیان بە دوواداچون بۆ کەیسە بکە لەگەڵ هاوکارانە بەرنامەی ڕاهەنمان پێشکەشکردن بە هیوای کاتێکی خۆش بۆ مولایەکتان خواتان لەگەڵ.